بیسەرانی تەکنۆژین سلااوان لێبێ بەخێر بن بۆ ڤیددیوەیەکی تر لە خولی فێرکاری پایتۆنی سەتایی وانەی ئەمڕۆمان سەبارەت بە سێتەکانە. سێت لە زمانی کوردی من لە وشەنامەی هۆژانە گەڕام بە دوایە نووسی بووی کە ئەبێتە کۆمەڵە و لە فارسی و عەرەبیشە پێی ئەڵێن مەجموعە، بەڵام تکایە ئەگەر ئەم وشەی کۆمەڵەیە دروست نییە و کەسانی کە لە باشوور خوێندویانە یان ئەوەی کە کتێبەکانیان کوردی بۆ یان دیسانەوەی کە شارەزاییەکی زیاتریان هەیە زۆر سوپاسدانەکەم کاگەر ئەگەر ئەمە هەڵەیە بۆم ڕاست بکەن. ئەم نمودارە کە پێی ئەوترە نموداری وان کە چەندانە دایرەیە کە لە ناو یەکتران هەندێک خاڵی هاوبەشیان هەیە لاوانەیە لە ناو کتێبی بیرکاریەکەتانە دیبێتن کە بۆ نمونە کۆمەڵی A ئاواهی ئەم کروشەیە ئەم کێرلی براکێتیان بۆ کردوتەوە و هەندێک ئایتێمی تایە کە هەندێک کاریان لەسەر ئەنجامەدا لە ناو بیرکاریە. ئەم چارتەشم بۆ هێناون بۆ جوانی بۆەوەی کە بیرتان بێتەوە کە ئەم بابەتە چۆن چۆناهی بوو. ئێستا لە پایتۆندا هەر شتێکی وەهامان هەیە کە هەر ناوی سێتە و یەکێک لە جۆرەکانی داتایە. ئێمە لیستمان خوێند کە وتمان بە براکێت نیشان ئەدرێ، تاپڵمان خوێند کە بە کەوانە نیشان ئەدرا بۆ ئێستا سێت ئەخوێنین کە هاوشێوەی ئەم جۆری کە لە بیرکاریە کاریان پێدەکرد بە کێرلی براکێت یان بە کروشە کە دیسان و نازانم بە کوردی چی پێ ئەوترێ ئەگەر ئەزانن تکایە پێم بڵێن نیشانی ئەین. سێت هەندێک تایبەتمەندی بوو کە لە لیست و لە تاپڵ جیایە کاتەوە و کردوێتی بە یەک جۆری داتا، یەک جۆرێک لەو شێوازانەی کە ئێماتوانین داتاکانمان پاشەکەوتکەین ئانالیزیان کەین و زانیاری زیاتریان لێ بەدەست بێنین. دانێکیان ئەوەیە کە لە سێتدا ئێمە دووپات بوونەوەمان نییە، واتە ئەم سێتەی کە ئێستا ئەینووسم 1 2 3 3 4 ئەمە هەڵەیە بۆ چونکە سێ دوو جار هاتووە شتیوامان نییە. ئەگەر لە بیرتان بێ لە لیست و لە تاپڵدا ئێمامانتوانی هەر ئایتێمێکە پێمان خۆش بوو هەر چەند جارێکە پێمان خۆش بوو بیهێنین بۆ لە ناو براکێتەکە یان ناو کاوانەکە دای بنین، بەڵام بۆ سێت ئەو شتا قەدەغەی و ڕێگە پێدراو نییە. تایبەتمەندیەکی تر ئەوە بووکە ئەگەر لە بیرتان بە دیسان لە لیست و لە تاپڵدا ئۆردر یان ڕێکی گرنگ بوو بۆی کە تەرتیبی ئایتەمەکان چۆن بێ گرنگ بوو، بەڵام لە سێتدا ئێمە نیمانە و تەرتیب و ڕێکبوون هیچ گرنگیەکی نییە، واتە 1 و 2 3 کە ئەگەر ئەمە یەکدانە سێت بێ لەگەڵ 3 و 1 و 2 هیچ جۆرە جیاوازیەکی نییە. بۆیە ئیندێکسیشمان نییە، واتە لێرەیە ئیندێکس هیچ تعریف ناکرێ، هیچ واتایەکی نییە. تایبەتمەندیەکی تر کە هەیەی ئەوەیە کە بۆ بیرکاری بۆ ئەم بابەتی کە من لێرەیە بۆم هێناوەن ئەم نمودارە و ئەم کارانەی کە ئەمان کرد لە بیرکاریدا بۆ نمونە لە عەرەبی فارسیتان ئەتحادی پێڵێن هەمووی کۆمەڵەکانمان ئەکرد بە یەکێکیان ئەوەی کە خاڵە هاوبەشەکانیمان لێ دەرێنا یان لە یەکەمانە کردو بە یەک زیادمانە کرد ئەتوانین ئەم کارانی لەسەر ئەنجام بین و ڕەنگە لە بیرکاریە زۆر بەکاڵک بێت. چۆن لە ناو پایتۆندا یەکدانە سێت دروست بکەین هەر جۆرێکە وتم بۆ نمونە نەتوانم گۆڕاوێک دابنم با بیکەم بە کۆنسول لە پێشەوە ئاواهی مای سێت بۆ نمونە A B C یان نەتوانم کارێکی تریش بکەم، من نەتوانم مای لیستم ببێت باشە هەر دیسانەوە ئەم A و B و C تیادانێ و مای تاپڵ A B C. ئێستا ئەم دوانە دێم ئاوای لێ یەکەم سێت ئەنووسم کەوانەیەکە کەمەوە مای لیست یان مای تاپڵ کەوانەکە داخەم ئاوتپوتەکەی ئەبێت یەکدانە سێت. ئەگەر لە بیرتان بێ
ببورنی کودوسیم خۆ نەنووسی و ئەیوبی وسی نووسیە. ئەگەر لە بیرتان بێ لە ڤیددیوکانی پێشودا ئێمە ئەم کارەشمانە کردبەوەی کە بۆ نمونە لیستێک بکەین بە تاپڵ یان تاپڵێک بکەین بە لیست هاتین ئەم کارەمانە کردوەکوی دانە فانکشن لە ڤیددیوکانی داهاتوودا قسەی لەسەرەکەین. بەڵام ئاکامی قسەکەینەوە بوو کە هەم ئەتوانین بە کێرلی براکێت سێت دروستکەین هەم ئەتوانین بە فانکشنی سێت. لە کۆنسۆلی پایتۆن کاتێککە چوونە سەر بەنامەی پایتۆن دەستمان کرد بە کۆد لێدان بە چڕوپڕی لەسەر مێتۆدەکانی لەسەر هەر ئەو شتانێکە هەیەی کاری لەسەرەکەین تایبەتمەندیەکانی ئەبینین و زیاتر سێت ئەناسین. یەک شتی تریش کە لە بیرم نەبوو بیڵێم ئەوەیەکە پرسیار ئەوەیە کە ئایا سێت ئەتوانین بیگۆڕین یاننا یعنی چینجبڵە یان unchangeable. ئەگەر لە بیرتان مابێ لیست changeable بوو تاپڵ unchangeable بوو واتە تاپڵ نەئەگۆڕدرا نەمانەتوانی هیچ کامێک لای تێمەکانی بگۆڕین مەگەر ئەوەی کە بیکەین بە لیستێک و دووارە بکەینەوە بە تاپڵ مەبەستم هەمان شێوازی ناڕاستەوخۆ بوو بەڵام لیست ئەمانتوانی هەر کارێکە پێمان خۆش بوو ئەنجامی بین لەگەڵی. سێت ئەتوانێت تا ئاستێک بگۆڕدرێ و تا ئاستێکیش ناتوانێت بگۆڕدرێت. ئێمە توانین ئایتەمی پێ زیاد بکەین بۆ نمونە ئێمە سێتێکمان هەیە کۆمەڵەیەکمان هەیە ئایتەمێکی نوێی پێ زیاد بکەین یان ئەوەی کە ئایتەمێکی لێکەم بکەینەوە. بەڵام لە حاڵەتێکی ترمان هەیە کە کاتێکە دەستمان کرد بە نووسینی بەرنمەکە ئاماژەی پێەکەم کە حاڵەتێکە کە بە هیچ جۆرێک ئێمە ناتوانین هیچ گۆڕانکاریەکی تیا ئەنجام دەین. بەڵام بەگشتی هەندێک شوێن کە من خوێندبەوە وتوبیان کە ئەتوانین بیگۆڕین changeable هەندێک شوێنیش وتوبیان کە unchangeable ئێمە ناتوانین بیگۆڕین. پێم وابێ کە ئەو شتێک کە پێویست بوو سەبارەت بە کۆمەڵەکان یان سێت ئێوە بیزانن وتومە لە بە قەولێک بەشی تئۆریە جا لە داهاتوودا زیاتر لەسەری قساکەین کاری پێ ئەەکەین کە تۆزێک باشتر دەستمان ڕابێت و باشتر لی فێر ببین. زۆر باشە گەشتینە کۆتایی ڤیددیۆی ئەمڕۆ ماندوو نەبن و کاتێکی خۆش.